بەشێ ڕۆژنەمەڤانی دەستگا ڕەوشەمبیری و ڕاگەاندنە پارتی دیموکراتی کوردستان دە داخوایانیەکێدا بارچەڤە کەجەکەدا داخوایانی بێناو و نیشانە وەڵامەکش بۆی ڕاگەاندنە کەجەکە شکستێنخوا مەخنە ئەستوێ پارتی دێ داخوایانە بەشێ ڕۆژنەمەڤانیە دەستگا ڕەوشەنبیری و ڕاگەاندنە پارتی دیموکراتی کوردستاندا هاتیە کو کەجەکە لە ڕۆژە 23 ئابا 2020 داخوایانیەک بەڵاو کرد تێدا دخوازێ شکستێن خوێن چەندین ساڵێن بوریەن سیاسی و جۆگۆرافی و فکری و پێگەها خۆیان جەماوەری لە پارچەیەن کوردستانێ بخێتە ئەستوێ پارتی دیموکراتی کوردستاندا کۆژە بنەڕەتدا گومان لەسەر چاوەنیا خەباتە کەجەکە لە جەم کوردستانیان و ڕەڤەندە کوردی هەبوو. هەروها داخوایانە پارتی داهاتیە کەجەکە لە شووناک و خەبات و تێکۆشانێ بۆ سربەخۆیە کوردان لە باکوورێ کوردستانێ بکێ وێ دەرێ بخێ پیرۆیا خۆیان سیاسی هەمیشە دبن ناوێ دیموکراتیکێ بۆ گەلان خۆ لە چیایەن هەرێمە کوردستانێ بەشارتیە و لە شنگالێ ژێژ بۆی پێشتەوانیکردنە حەشدا شعبی هێز دروستکردن ژێڕوێ فکری بەژی مێژیە زارۆکان شوشتن و زارۆکێ خوار 13 ساڵی چەکدارکردن پارتی داخوایانیا خۆدا دەبێژێ بناوێ براتیە گەلان هەمیشە کەجەکە خزمەتە خەتە هەواڵگریە ئەقلیمی کریە و ددەمە 10 ساڵێ بوریدا لە چیایەن هەرێما کوردستانێ سەدەم بوون ji بۆی ڕاکێشانە هێزن تورکیا ji بۆی ناوچەیەن سنووریەن زاخۆ و ئامێدی حتا سنوورێن حاجی ئۆمەران و قەندیل و ناوچەیەن سنووریەن هەڵەبجە پارتی دیموکراتی کوردستان دە داخوایانیا خۆدا دەبێژێ کەجەکە وێڕای شکستە بەردەوامی لە چاوەنیا کارکردنێ هەمیشە وەک ئامرازێکش بۆی مەرامێ سیاسی و هەواڵگیریە لە ناوچەیەن سنووری دەرکەتیە وژەڕوێ فکری بەژی ڕێبازاوان ڕەتکریە و نەجهێ پەسەندکردە ناودەوڵەتی و جەماوەریە لە باکوورێ کوردستانێ و بەردەوام کەجەکە بدوو وەهمە سیاسی کەتیە پارتی دیموکراتی کوردستان داخوایانیەدا دەبێژێ پارتی وەکە هاندەرەکە ئاشتیەش بۆی پرسە کوردی لە تورکیا ئەنجامێ باش بۆ خزمەتە ئاشتیا سیاسی بدەستهینە لێ کەجەکە پرسە ئاشتیە لێ دەرێ بە چەند ڕووداوەکێ بن ئاخکرو و برینە گەهاندە جەستەیە ئاشتیە و هەفکێش هەموو گوهارتنش بۆی شەڕژی و پشترە بووە هۆکارەک و خەلکێ باکوورێ کوردستانێ بکەمنە ڕەوشەکە سیاسیە نالەباردە بەدەستێ پەکەکە هەروها پارتی دەبێژێ دەما دەوڵەتە تورکیا بە بەهانەیە هەبوونا چەکدارێن پەکەکە سنوورێن عێراقی و هەرێما کوردستانێ دەبەزێنێت و هێرش دکێ سەر گوندێن سنووریەن هەرێما کوردستانێ سارکردایەتە پەکەکە لە شووناک و ئاریکاریە پەرلەمان و حکوومەتە هەرێما کوردستانێ بکێ داک و بەهانەیەن تورکیا نەهێلێ ئەو بخوا زەمینێش بۆی دەستێوەردانە تورکیا و عێریشێن تورکیا بەهتەر دەکێ بەشێ ڕۆژنەمەڤانیە دەستگەها ڕەوشەمبیری و ڕاگەاندنە پارتی دیموکراتی کوردستان دە داخوایانیا خۆدا پرسیار دەکێ کێ ڕێ لێ کەجەکە گرتیە و خەباتە خۆت ناوە کوردستانە تورکیە دەبکێ وەکە جامیران بەشێک ژوێ ناوچێش بخوا ئازاد بکەن لێ دەرێ درێژیە بخەبات و چاڵاکیێن خوا بدەن پرسیار دەڤردە ئەوە ئایا دنابەخاکە هەرێمە کوردستانێدا بەرخۆدانێ لە دژی کۆمارە تورکیا دەکەن و دەناباخاکە هەرێمە کوردستانێدا داکۆکیە لە مافێن ڕەوایان کوردێن کوردستانە باکوور دەکەن ویانجی خەباتە چەکداری لە کوردستانە تورکیە هون نکارن بکەن ویانجی دێبنەڕەتدا بە ئامانجا دروستکردنە کیچەڵ بۆ خەڵکو و پەرلەمان و حکوومەتە هەرێمە کوردستانێ و تێکدانە ئەزمونە هەرێمە کوردستانێ لەوێ دەرێنە هەروها داخوایانیا پارتیا دەموکراتە کوردستانێدا هاتیە و کەجەکە دەبێژێ ئەم چوون بەهانە کوردێن ئێزیدیڤە لە دەڤەرە شنگالێ ئەوژی ددەمەکەیدا کو هێزا پێشمەرگە کوردستانی پلان دانی بولگەل هێزێن هاف پەیمانان بچنە ناوە کۆچۆ کوردێن ئێزیدیژێ دۆرپێشکردنا تێرۆرستێن داعشێ ڕێزگار بکەن و پرسیار دڤردە ئەوە ئایا کەجەکە کارێ بە ئەشکەرە ژڕایە گشتیا کوردستانی ڕەبێژێ چه هێزێک بوو و نەهشت ئەو پرۆسەیە هەفبەشە هێزێن پێشمەرگە و هەپەیمانانش بۆی ڕێزگارکردنا کوردێن ئێزیدی لە کۆچۆ وەرێ ئەنجامدان ژێ چەندێ زێدەترژی نەهادەمێ وێ چەندەیە کوژرایە گشتیە کوردستانیرە بێژن و ئەو هێزە پرۆسەیە ئازادکردنا شنگالێ چەند جارێکێ پاشخست
هەر چەکدارên پەکەکە بوون و پشتی کۆشنگال بە قارەمانیە هێزێن پێشمەرگە کوردستانê هاتە ڕزگارکردن بەشێک ژێ شنگالێ ڤەقەتاندن و کانتۆن تێدا دروستکردن و دەست لەگەڵ حەشدا شەعبی تێکەلکردن و لێ شووناک و ئالا کوردستانê بڵند بکن ئالا پەکەکە لێ بڵندکردن ئەو ژی داک و بەهتر بانکێشتە ئارتێشە تورکیا بکەن و جارەکە دن کوردên ئێزیدی قەتل عام بکەن. هەروها دەخوێنیە پارتی دەهاتیە و کەجەکە ئاماژە بە یەکیتیان نەتەوەیە کوردی دکێ و بڕاستیدا ئەڤژی حەنەک پێکردنە و کەجەکە ئەو ماف بە خۆدایە بەحسا یەکیتیان نەتەوەیە کوردی بکێ و دەڤردا گەلە گرنگە و ئەم بە زەلالێ ژڕایە گشتیرە بێژن دەهەمان دەمێدا بپرسن ئایا هەر پەکەکە نەبوو و کۆنگرەی یەکیتی نەتەوەیی پەک خست و نەهشت ئەو ئەنجومەنێ نەتەوەیی دروست ببێ ئایا هەر پەکەکە نەبوو و ئالا کوردستانê شەوتاند ئەوێن و ئالا کوردستانێژی بلند دکردن لێ دەدان و سف کاتی پێدەکردن. پارتی دیموکراتی کوردستان داویە داخوێنیە خۆدا دەبێژێ هەروێ چەندێژێ کەجەکەرە دەبێژن هێزێکی سیاسی کۆ بەکردار ئالا کوردستانê بشەوتێنێ و کۆسپ و ئاستەنگیان ji بۆی نەتەواخوا دروست بکێ divê şerm bike behsa yekîtiya netewîya Kurdan û berxwedan û dakokî li mafê rewayên xelkê Kurdistanê bike. Herwiha partî dibêje gunahê partî çiye ku keceka şikista xwe ya fikirî û ji dezdana pêgeha xwe ya cemawerî di nava parçên Kurdistanê de bixe estûyê partî de gunahê partî çiye ku Kurdistaniyên Bakur û Rojava û Başûr û Rojhilatê Kurdistanê پاردا لەسەر کەجەکە ڕاکردنە ئیدی تێگەهشتنەک و ئەڤ کۆما بناوێ جڤاکێ ئەوەندە کار ji بۆی بجیکردنە ئەجندایên دەرەکی دکێ هێندە بۆ پرسا کورد و وەکە هێزێکی ڕەسەنێ کوردستانی خەبات ناکێ.